بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە گفتوگۆکانمان لەسەر ئەو باڵندە ماڵیانەی کە لە ناوماڵە بەخێوەکرن تا چەندە و هاوڵاتیانی کە و باڵندە جوانانە ڕاگرن دەتوانن ژینگەیەکی باشیان بۆ بڕخسێنن هەندێک کات هاوڵاتیان حەزیان لە باڵندەیەکی ماڵی کار نەکرێتە قەفەزەوە بەردەوام لە ماڵەوە بەرەڵات کرێ و وەکو کەسێکی نزیکی خۆی بەردەوام تەعاملی لەگەڵاکە بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە میوانداری بەڕێز سۆران جەمال شارەزا لە بواری باڵندەدا لە ستودیۆی بەیانی باش کوردستان لەگەڵمانە. کاک سۆران بەخێر بێت. کاک سۆران بەیانی باش بەخێر بێت. لە راپۆرتەکەی باڵندەیەک و سەرشانەوە چ باڵندەیەک باسی لێ بکەیت. ئەوە خۆی غەندوری پیانن غەندوریش دوو بەشە پیانە فیشەر و ڕۆز ئەوان فیشەرە زۆر خەڵک بڵین خەڵکی زۆر لە کوردستان بەگشتی و لە سلێمانی بە تایبەتی ئەمڕۆ حەزیان لە باڵندەی ماڵیە لە ماڵەوە هەیان بێت بە تایبەتی لەم کاتە شاکەیتر بڵین قوتابخانەکان داخرا و بڵین قوتابیان پشویان هەیە خێزانەکان بە خۆشحاڵی زۆریان ێستا ڕیان کردێتەوەی کە بۆ مناڵەکانیان لە جیاتی بەشتیکەوە مەشغوڵ بن یاخۆ مناڵیش خۆشی کە ئارەزوی هەیە باڵندەی چێبێ لە ماڵەوە و باڵندەیەکی ماڵی کە پێوەی خەریک بێت. مەڵەکە شۆران تا چەند خواست لە سەرم باڵندانەیە و تا چەند هاوڵاتیان سەردانیم پێشنگای ئەوواکەن و بۆی خواستیان لەسەر بۆ بیکڕن بۆ ماڵەوە. بەڵێ لە کوردستان هەر زۆر دەمێکەین دەمێژ بڵین وکوتمان لە کوردستان بە تایبەتی و سلێمانی کوردستان بەگشتی سلێمانی بە تایبەتی زۆر خەڵک ئارەزوی باڵندە بەخێوکردنی لەوە پێشێمە زیاتر بڵین باڵندەی بچوو کەناریمان بەخێوە کریاوە خۆت فنس بەڵام ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ینی ئاستی ڕۆشنبیری خێزانەکان بەرز بۆتەوە بڵین بەخێوکەرەکانیش بامانشێەوە بە تایبەتی خێزانەکان کەوتم زۆر هەستی پێکەی کە بە شێوەیەکی زۆر ئەم ئاستە چۆتە پێشەوە کە خەڵکێکی زۆر ئەمڕۆ داخوازی لەسەرەوەی کە باڵندەیەکی ماڵی هەبێت لە ماڵەوە خۆی بەخێوی کە یا مناڵەکانی بەخێوی کە یای ببێ بەیەکێ لە ئەندامی خێزانەکەیان. باش ئەو باڵندانەی کە با بڵین ئێستا هەیە و دەبێن لە هەرێمی کوردستان با بڵین هاوردە دەکرێنە هەرێمی کوردستان یاخود نرخەکانیان بە شێوەیەکە و نرخەکانیان چۆن دیاری دەکرێت چێن ئەو کەسانی کە نرخی باڵندەکان دیاری دەکەن. بەڵێ ئێمە لە کوردستان و ژینگەی کوردستان سروشتی کوردستان ژمارەیەکی زۆر باڵندەی کێوی زۆر و زۆر جوان و زۆر دەنگخۆشمانەیە. ئێمە وەختی خۆی کە مناڵ من خۆم بیرمێ قەلەباچکەمانە بوو قەلەباچکەژێکێکە لەو باڵندانەی کە زۆر زیرەکە لە ماڵاگەر ماڵی ببێت ینی باڵندەیەکە کە ئیتر وەکویەکێکی ئەندامێکی خێزانەکەی لێت. بەڵام لە کوردستانە بەداخۆ ئێمە باڵندەی چیویمان کەس تا ئێستا نەیتوانیوە نەک بڵین پەریان پێوایە خود بەرەو پێشانە بەرەو بەرەو قەلاچۆکردنی ژەڕواکە بەداخێکی زۆرەکەەوە سامانێکی سروشتی وڵاتەکەمانە. بەڵام زۆربەی و باڵندانەی هەیە و دەن و خوارەکان بەگشتیا دەن و قەوسەکان بەگشتی کە تێرە حبوو غەندور و کۆکتێل و بەبەغا و بە هەموو جۆرەکانی وەگرێتەوە لە دەرەوەی هێنرێ و لە کوردستانیش نەماوەی ئەم چند ساڵی پێشوە لە سلێمانی لە هەولێر لە دووەک توانویانە بەرهەمێکی باشیە بێت. ئەو بەرهەمانە زۆربەی کە ئیبینین ئێمە ماڵین بە تایبەتی هەمووی بەرهەمی سلێمانیوی بەخێوکەری یاخود هی کوردستانەوە هی بەخێوکەراوە هی خۆیانە. باشە نرخەکانە چەنە هەیە دەوترێت ینی نرخی زۆری لەسەردانرێەوە ئەگە باز لە نرخەکان بکەی جۆری باڵندەکان نرخەکانیان فەرقەکات. بەڵێ باڵندە ژەرک و هەر کاڵەخۆی کە بەداخەوە لە کوردستان ئەمە وایە بەس لە لای ئێمە وایە بەڵام وکو ئەوەی باسیکەن لە کوردستان هەم شتەکە لەسەر بڵین عەرز و تەڵەبە. ئەم ڕۆبۆن منە باڵندەی ماڵی ئەوەی کە ماڵیە بێ و بەدەست بەخێوە کرێت نرخەکەی جارا مەسەڵەن لە 20,000 بۆ 30,000 ئەگەر گەورە بێت و فێری چەند وشەیەک بوو بێت چکە ئەم باڵندە دەن و خوارانە و کوتمان دەن و قەوسەکان فێری چەند وشەیەکیژە بن توتی هەیە مەسەڵەن بڵین خۆی هەر قسە ئەکات توتی هەیە مەسەڵەن بڵین لە 2 و نیوە تاوەکو 15 وەرەقە ئەڕوات مەسەڵەن بچووکەکان ڕۆزەکان لە 15 ئەمانی کەوە دەست بەچە شانمەوە بوو پێوترێ ڕۆز لە 15,000 هەیە تا 150,000 تا 200,000 بەپی ئەو قەبارە و ڕەنگ و زیرەکیەکەی تا چەند زیرەکە تا چەند لەگەڵ ئەو کەسێک کە ئیبا لەگەڵ یاگونجێت نرخەکانی لەو دەورایە. باشە کاک سۆران هەندێک کات ئەو کەسێک هەیە باڵندە کاکرە لە دوکانەکەی تۆ تا چۆن لە ماڵەوانێت تۆت لە دوکانەکەی خۆت ڕێنمای ئەیتێ بە چ جۆرێک بە خێوی کایان چۆن بتوانێت چی ئەخوا چی ناخوا ئەتوانێت وەکو ئێوە لە دوکانەکەیان چۆن بەخێوەکەن لە ماڵۆ ژینگەیەکی وای بۆ بڕەخسێنێ. بەڵێ ئێمە کێشەیەکی گەورەمانەیە بەداخەوە سەرچاوەیەکی سەرەکیمان نییە لە کوردستان. بۆ نمونە سەرچاوەیەک نییە
کە بڵین ئەم کەسێم تێرە ئەکرێت کە شوێنێکە بێت کتێبێکە بێت یاخود شوێنێکە بێت چێ بە زانیارێکی تەواتی لێوەربگرێت کاتێک کە پرسیارەکرێ بەسەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر یەکە و بەپی ئەزمموی خۆی قساکە بەڵام ئەوەی گرنگەکەی چێ بێ باڵندەیە لە ماڵەوە بەخێوکە ئەوەیە کە بێحسابێم ئەوە بکەی ئەم باڵندەیە وەکو مناڵێک وایە لە ماڵەکە جاری وایە گێرە شێژ ئەنێتەوە شوێن پیسەکات یعنی ئەبێمە حسابی ئەو کا شوێنێکی بۆ دابینکانی قەفەزێ بێ لەو کاتێک کە تۆ بەدەست خۆتەوە یا لەگەڵ خۆتانێت بچێتە ناوە بۆی ئیسراحەت کاتیات بنوێت شەو بەلایانی کەمەوە ئەبێ لە سەعاتەوە یا لە سەعات 11 تا بەیانی بنوێت چکە ئەوی پێویستی بە ئیسراحەتێ بۆی ڕۆژی دوایەوە وەکو پێویست چالاک بێت و بتوانێت لەگەڵ تو ئەسووک و وکوتمە هەرک مناڵێک شەو سەعات 12 بنوێ بەیانەگە زۆر لیسێنی ڕۆژەکەی چالاک نابێ بێتاقەتە بێ ئەوێ زووتر بنوێ و خۆراکیژە بێ خۆراکی پێویست چکە ئەگەر خۆراکی تەندروستی بۆ دابین نەکەی ئەم باڵندەیە گەر تۆ بیشی بیتە لای خۆ و باڵندەیەک بێت لەوە پێش بەتوانابێت و مەسەڵی کێشەی نەبێت لە خواردنێکی سوود ینی تەندروستی نیتێ لەوانەیە لە لای وردە بشکێتەوە یا لاواز ببێت پاش ماوەیەک وردە بەرگری کەمە بێتەوە و هەنێک کێشەی ڕۆیان کە تۆ زۆر ئێمە حاڵەتە بینین بە تایبەتی و خێزانانەی ئەو کەسانەی کە هۆگری ئەم باڵندانە بن جاری وایەن بۆ لامان وایە مناڵێکی نەخۆش بێت چکە بەڕاستی بێ بە ئەندامێک لە خێزانەکە باشە زۆرترین ئەو باڵندانی کە بابن هاوردی هەرێمی کوردستانەکەن لە چه وڵاتێکەوە دەهێنرێن و ئەکرێ بڵێن تەمەنی ئەو بڵێن ئەو باڵندانە چەندێکە ئەمێنەوە چەندێک توانەی مانەوەیان هەیە بەڵێ بەداخەوە کێشێکی گەورەمانەیە ئێمە ئەوەیە کە باڵندەی ئەوەی کە لە ئێرانەوەیە ئەوانی کە لە ئێرانەوەن بە زۆری ئێمە ناتوانین بەرهەمیان لێ بگرین ئیتر هۆکار زۆرە بۆ ئەمە بەڵام ئەوانی کە لە ئەوروپاوەیەن و کە ئیبینین ئێمە ئەوەی کە ئێسم ڕزیان کردووە لە هەموو ئەوروپاوەیەت لە هەموو وڵاتەکانی ئەوروپاوە بە تایبەتی ئەڵمانیا و هۆڵندا و بەلجیکا و ئیسپانیا و ئیتالیا و لە وڵاتانەوەیەت لە تورکیاشەوە خەڵک هەر باڵندە ئەهێنێت بەڵام ئەوانەی کە لە ئەوروپاوەیە زیاتر بەخێوکەران سوودیان لێبینیوە و ئێستا ئێمە باڵندەمانەیە لە کوردستانە 3-4 ساڵەمەوە پێش 5 ساڵەمەوە پێش هاتوتە کوردستان و سێمە بەرهەمێکی زۆرمانەیە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئێمە نەمانتوانیوە بازارێکی وا دروستکەین لە ناوخوا کە ئێمە ئەم باڵندانەی تر هاوردەی نەکەین ئەمە کێشەیەکی گەورەیە کە ئێمە شەوڵمان ناوە لە ڕێگەی و پێشنگایانەوە کە ڕوو هەفتەی 2 ڕۆژ بتوانن بە خێوکەر بە هیچ بەرامبەر بتوانن باڵندەکانی خۆیانە لە نێوان خۆیانە هەڵوگۆڕن باشە کاک سۆران بەڕێز وەکو شارەزا لە بواری باڵندەیە هەندێک کات ئەڵێ 2 توخم لە یەک ئەدرێت ئەمە چی لێ دەرەچێت و ئایا هیزانێکی نییە و ڕێک ئەو شێوازە دەرەچێتەوە و خاوەنەکەی خۆی ئەوێت دەستەکانە خۆش بۆ پرسیارێکی زۆر جوانە ئێمە زۆر کادەیبیسین لە کوردستان زۆر کەس بیر لەوە کاتەوەڵێ من حال پێم خۆشە بگەمە وەچەیەکی تازە یعنی وەچەی تازە خۆی 2 جۆری هەیە تۆ کاتێک جووتێت باڵندەت ئەبێت ئەم جووتە ئەبێ بە شێوەیەک ڕێکیان بخی ئەمە یەک تخم و یەک باڵێن ئێمە 2 کەناریمانەیە 2 کەناری ڕەنگی سوورکە یاخۆت پێڵێ نارنجی لە کوردستان ئەم دوانە بێ بە شێوەیەک جووتیکەین پەڕەکانیان بگونجێت دەنوچیان قاچیان چاویان کە ئەم بێچووی ئەمانە بە شێوەیە بێت لە دایک و باوگەکەی ئەگەر جوانتر نەبێ ناشینتر نەبێت بەڵام بۆ دروستکردنی وەچەی نوێ ئەمە کاری ئەوێت کارێکی زۆریش ئەوێ بۆ نمونە ئێمە ئەوەی کە بینین لە جیهانە چ مریشک بێت کۆتر بێت چ باڵندەی جوانی بێت ئەمانە هەمووی ئیشی تیاکراوە تایەتی 15 ساڵی ویستووە بە چەنەها جووت مەسەم بڵین تۆ ئێنیت ئەم باڵندەیە بۆ بووکە سوورە بووکە سوورەتەیە لەگەڵ کەناریە لەگە کەناریەمە هەوڵی زۆری داوە گوێچووی بووکە سوورە و کەناری لە دوایە وەچەی دوای ئەوان نەزۆک دەرەچن لە 100 احتیمالە 5 احتیمالەیە کە بێچویان بجاری کە بنەوە بەڵام جۆری کەیە پێڵەن سیسکن و کەناری دەبەر ئەوەی جیناتیانە گونجێت بە چەند پشتێک لەگەڵ چەند جووتێکە جووتیانکردن توانیانە توخمی مەسەم بڵین کەناری لەو جۆرە دروستکراوە واتە جووتکردنەکە ئەمە زانستێکی زۆرە بە جەدوەلی تایبەتیە ئەیکەی لە ماوەی چەند ساڵێکە ئەگەیتە ئەوەی کە خۆت ئەتەوێ کە ئێمەی بینین ئەمڕۆ مریشک دروست کراوە مەسەم بڵین بەقەدەر دەستێکە بێ مریشکیژەیە بەقەدەر مناڵێکە بێ
ئەمە هەمووی هیچی لە سروشتان نییە و هەمووشی دروست کراوە بەس بەکار و بە بەرنامە و بە زانست بە شێوەیەکی سروشتیش نەک ئێمە زۆر جاری بیستین زۆر کە زەڵێ وازانێ ینی بە ڕێگەی لقاح ئەمە کراوە ینی هەڵگرتنی تۆ بۆ هێلکە نەخێر ئەمە هەمووی لە ئەوروپا بە شێوەیەکی سروشتی کراوە بۆ ئەوەی وەچەکانیشی سروشتی بۆی کە ئەم باڵندانە چوە لایکی کەش ئەویش بتوانێت بەرەو پێشی بەرەو زیایان باشە ئەگەر پرسیار دەبارەیە بکەین ئەکرێ بڵین سروشتی بەخێوکردنی باڵندە لە هەرێمی کوردستان کرێ بڵین سروشتێکی لەبار و گونجاو و کەسانی کە باڵندە دەکڕن با بڵین بە شێوەیەکی باش بەخێویان دەکەن و زۆر کات گوێبیست دەبین کە با بڵین تونند و توێژی بەرامبەر زۆر بابەت دەکرێت ئایا تونند و توێژی هەیە بەرامبەر بە باڵندە یاخود خەڵکی شارەزایی هەیە لەو بابەتە؟ بەڵێ ئێمە خەڵکی زۆر شارەزانانەیە لە کوردستانە ئیتر لە هەموو شارەکانە بە تایبەتی سلێمانی هەولێر دووهۆک ئێمە کۆمەڵەیەکشمانێ لە ڕێگەی و کۆمەڵەوە توانیمانە بەس ئێشتا نەبووە بە بڵێن فەرمی بەڵام سروشتی کوردستان سروشتێکی زۆر گونجاوە ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە نەرویج بەراوردی بکەین بە وڵاتەکانی سەرەوە بەراوردی بکەین بە وڵاتە عەرەبیەکان کە ئەوێ زۆر ساردە و ئەمێش زۆر گەرمە وڵاتی ئێمە سروشتێکی زۆر گونجاومانەیە بۆ ئەوەی کە لە ساڵەکانی ئەوەی ئێمە ئیبیستین لە شەستەکان و هەفتاکانەوە باڵندە لە وڵاتە بەرەمێناوە بەخێو کراوە بەڵام تا ئێستا بەداخیشی زۆرەوە ئێمە چوینەتە پێشە بەڵام نەگووک و پێویست سروشتی ئێمە زۆر گونجاوە کەژوهاوەمان زۆر گونجاوە بەڵام کێشەی گەورەمانەوەی لە سروشتی کوردستانە تا ئێستا باڵندە ناپارێزرێ بە پێچەوانەوە قەڵاچوویەکی زۆرەکرێت ئەگەر ئێمە بچینە بازاڕەکانی کڕین و فرۆشتنی باڵندە لە هەولێر لە بازاڕی باڵندەکان لە سلێمانی بۆ ژێ پرتەکە لەوانە بە هەفتانە بە هەزارەها باڵندەی کێوی ئێوێنن بە پارەیەکی زۆر کەم ئەفرۆشتێت کە ئەمانە زۆربەی لە سانەوە پێنج کە ئەو کەسە ئیکرە ناژی وتیاشایەتی برێ بۆ جنوب و دەرەوەی کوردستان کە بەداخەوە ئێمە زۆر هاوەرمان کردووە کە ئەگەر وا بێت وا بڕات قەڵاچوە بێ و کرێ و زۆر کەمە بێت بەس هەندێک کات کاک سۆران ئەو کەسی ئەو هاوڵاتی کە تەیرە کاکرە یان با بڵێن باڵندە کاکرە هەرە ئیبار لە ماڵەوە لە قەفەزێکا دانێ تا چەند ئەمە ڕاستە ئایا ئەگەڵێن زۆر کەسی ژێڵە هەر لە قەفەزانە بێت بەرەڵا بکرێ لە ماڵەوە ئەمە کام ڕێگەیان باشترە زیات بەڵێ ئێستا خۆی کێشەکەەوە ئێستا تۆ گەر بتێ ئەو باڵندەیە سروشتی خۆی بۆ دابینکەیت ئەبێ قەفەزێکی گەورە بێ درختی تیادانی گەڵای تیادانی بەڵام ئەوەی ئێمە ینی وکو بەخێوکردن شتێکی جیاوازە تۆ شتێکیش بێ وکو شێوەیەکی سروشتی بەخێویکی جیاوازە تۆم باڵندەیە کە ئیبیتەوە ماڵەوە پێویستی بۆیە هەر لە قەفەزان زیاکراوە یعنی ئەم ئەگە بەرەڵاشی کەیت زۆر جارێمە کە باڵندە بەرەڵا بێ لە خەڵک ئەچێتە ماڵێکی کە ئاچێتە لایەکیشی کە بۆ لەبەرەوەی لە دەرەوە بەس ئەو مرۆڤ ئەناسێک کە ئەزانێ ئەم خواردنی هاتێ چکە میش مێشکی ئەمەی وەرگرتووە بەخێوکردنی باڵندە هەر لە بێچوێتیەوە لە قەفەزە ئەتوانی چی وێ لەگەڵابێکی بۆ نمونەوەکو باستان کرد وەچە زیاکردن یاخود بڵێن وەچەی نوێی لێ بگریت ئیلا لەم قەفەزا ئەبێت بەڵام ئەگەر زۆر کەسی ژێمە بینیمانە بیری لەو کردۆ شوێنێکی گەورەیە بە شێوەیەکی سروشتی لەوە ئەتوانین بەڕاکێ بەڵام ئەمە ناتوانێت لە ماڵا بژی تۆ گەفتێ لە ماڵا بژی لەگەڵ تاو یاخود ماڵیکە یا زیاییکەی ئیلا بێ لەو قەفەزا بێت چکەوانە بێ ناتوانانی زیاییکەی ئەوەی کە لە سروشتی شایگرن و هێنە ماڵەوە ئەمە کێشەکە لەوایە ئەو کەسانی کەی بنەوە ماڵە نازانن هەڵسو کەوتی لەگەڵاکردن و زۆربیان ئەمرن و لە ناوچ باشکە سۆران ئەو باڵندانی کە ئێستا هەن هەم لە لای بەڕێز دەکرد بڵین چەند جۆریان خۆماڵین و چەند جۆریان با بڵین هاوردەکراوە لە هەمان کاتدا گرانترین باڵندەکان ئەکرد بڵین کام باڵندانن و نرخەکان دەکاتە چەند بەڵێ ئەگەر مەبەسمان لە خۆماڵی ئەوە بێ بەرهەمی خۆمان بێت ینی بەخێوکەر خۆی بەرهەمیە نابێت ئەو باڵندانەی کە لەو ڕیپۆرتە ئەیبین هەمووی بەرهەمی سلێمانیە یعنی ئەتوانین بڵێن لە ساڵنەوە بۆ 95 بەرهەمی بەخێوکەرانە ئەڵقەی قاچی خۆیان لەگەڵا ئەڵقەش وەکو چۆن ئێمەکە بە کوردەکەی ئەمەزانام چەندی مارکەی کوردێ نەک سروشتی کوردستانی خۆمان بەڵێ سروشتی کوردستان زۆر دەگمەنەوە کەواتامی هاوردەکراوە بەڵێ هەمووی هاوردەکراوە لە کوردستان زیاکراوە بەخێوکە توانێتی زیایکە بەڵام کێشەکەی لەوایە لە کوردستان ئێمە بەس بووکە سوورەمانەیە و چەند جۆریش کەش باڵندی چیویمانەیە کە کۆمەڵێ بەخێوکەر دەستخۆشیان لە یەکەم لێرەوە کە ئێمە پیانەڵێن بەخێوکەری باڵندی چێوی
چکە ئەمان ئەوانە بەخێوەکەن ئەوان لە هەوڵی ئەوان ئەم باڵندانە لە قەفەزی شازیاکەن چکەگە لە قەفەزا زیابن ئێمە شتەکە ئەیجێڕینەوە لە باتی تۆ لە سروشتا بیانگریت و بیانین بیخێتە قەفەزە و لە قەفەزا بمرن یاخۆ قەڵاچۆ بکرێن و بفرۆشتێن تۆ کاتێ لە قەفەزا زیایە نەکەیت کە زۆر بوو ئەو کاتە تۆ ئەتوانی لەو شوێنانی کە کەمە بچی لەو شوێنانە بەڕڵایگەیت و زیاکە لە کوردستان نەکراوە بەس لە هەموو ئەوروپای من خۆم بڵین لە ئەوروپا با بڵین سیرەکەن ساڵانە مەسەن بڵین سلێمانی منتیقەی گۆیژە سیرەکەی ڕێژەی جۆرێک لە جۆرەکانی باڵندەی چوی کەم بۆتەوە لە شارە زوور بۆ نمونە لەوێ زیایی کردووە لێەوە چنەی گرن ئەیەن لێرە بەڕڵایەکەن بۆی تەوازنەکە دروستکەن و لە ناو نچێت باش باسێک لە نرخەکان کەی گرانترین نرخی باڵندەکان چەند گرانترینەکە بەڕاستی ئەمە لە کوردستانە کێشەیەکی گەورەیە لەبەرەوەی وکوتمان لەسەر عەرز و تەڵەبە و بەداخێکی زۆری شەو چەند کەسێک هاتوون لەنی ئیستیغلالی ئەوەیان کردو بە ئارەزووخە بەڵام ئەمڕۆ وکوتمان باڵندە هەیە لە 10,000 هەیە بۆ دەوەرەقە و بۆ 15 وەرەقەش بۆ نمونە چ جۆرە باڵندەیەکن ئەوان کاسکۆ ئەگە قسە بکات دەگە ماڵی بێت مەسەڵ کاسکۆ هەیە بە تەواتی قساکات هەرچیشی پێ بڵێ زۆری یەکرێت ئەمە ماڵی شەوێتە سەردەست و لەگەڵم کەسێکی شاگونجێ یاخود ئەمازۆن هەیە ئەویش بامان شێوە و باڵندەی کرد دەست پێکا و کوتمان لە 10,000ەوە بەرەو 10,000 و 15 وەرەقە بەڵێ کاک سۆران با باسی ناوی باڵندەکان بکەین هەندێک سا بەکو خورما خۆرە ئەمە تەنها ئەوەیە کە خورما زۆر ئەخوا و لەبەر خۆراکەکەیتینە ناوە خورما خۆرە یان هەر ناوەکەی سروشتی و خۆی ئەم ناوی لێنراوە دووبارە دەستخۆشیدان لەگەڵ پرسیارێکی زۆر جوان ئێمە لە کوردستان کێشەیەکی کەمانەیە کە ناوی باڵندەکان بە گشتینیمانە یعنی ئێمە خۆم زۆر دەمێکە بیرم لەوە کردەوە کە ئێمە لەگەڵ چەند کەسێکا دابنیشین ناو بۆ باڵندەکان دابنین خۆی خورماخۆرە ناوی بە عەرەبی ناوی بولبول ذو خدين أبيض يعني بلبلي گوپسفی بڵین عێراقی پێڵێن مەسەن ئەردەنی هەیە کە ناوەکەی خۆی ئەو لەوانەیە تەرجمەگەی من بە تەواتی ئەو نەبوو بێ بووکە سوورەیە من لە باڵندەیەکمانەیە پێڵێن بووکە سوورە ناوی خۆی هەیە شیرانە بەڵام بەگشتی باڵندەکانی ئێمە لای ئێمە ناویان نییە مەسەن تۆ تێرەکە بینەوە کلکاڵتە چێنەیە لەبەری وەختی خۆی بینیانە تەیرێکە کە ئەنیشێتەوە کلچی هەڵەتەکەنێ ناوە کلک هەڵتەچێنە بەڵام ئەمە هەووی ناوی زانستی خۆی هەیە و کووتمان ێستا خورماخۆرە ئێمە بۆیە پێماوە تۆ خورماخۆرە لەبەرەوەی بینیمانە وەختی خۆی لەوانەیە کە بۆ یەکەم جارات بێ بەس خورمای خواردووە ئیتر ناوەمە خورماخۆرەیە یا باڵندەمانەیە بینیوانە بەفرە خوا ناوە بەفرەخۆرە بەفرخۆرە یعنی ئەمە هەر دابراوە بەسەریان بەڵێ بەڵێ دابراوە باش ئەو ناوانی کە ئێستا هەیەوەکو باسە دێوەکرانی زۆرێک لە ناوەکان کرا بڵێن غەریبن بە کولتور و زمانی کوردی یعنی ناوانە هەر ناوی ئەوروپی خۆیانە لیانراوە بە تاکیدیش لای خۆمان چکە ئێستا بۆ نمونە بووکە سوورە لە زۆر ناوچی کوردستان پێڵەن حەوڕەنگە چکە بووکەسرە حەوڕەنگی هەیە بینیوانە حەوڕەنگی هەیە بۆ ناوە حەوڕەنگە مەسەن قەلەباچکە هەیە کە بڵین باڵندەی کەمان زۆر کونەپەپوو هەیە ئەمانە هەر یەکە و ناوی خۆی هەیە لە جیهانیشا کۆمەڵەیەکی پێڵن کۆمەڵەی باڵندەی جیهانی ئەم کۆمەڵەیە ناوی هەمووی کۆبوونەتەوە بەپی وڵاتەکان هەمویان توانیانە ناوێکی لاتینی هەموو باڵندێک ناوێکی لاتینی خۆی هەیە بۆ نمونە کەناری بەلای بڵین دوورگەی کەناریە و ناونراوە کە پێڕێن کەناری ئێمەش هیوادارین لە داهاتوە کە ئیش زۆرە بکرێت بتوانین ناوی باڵندەکان بە شێوەیەکی زانستیانە وەکو خۆی هیچ نەبێ ئەوەی کوردیە خۆی بکەینەوە بە پێی ناوچەکان بتوانین هەر باڵندەی و ناوێکی خۆی هەبێ بۆی بە کۆمەلگەی ئێمەش ناوەکان شارەزاوی کە باسی باڵندەیەکمان کرد کە لەوێ لە قوتابخانەکانە ئەخوێنرێ یاخود لە باخچەی ساوانەوە فێری مناڵەکانەکەیان بەنە سروشت ئەو تێرە ناوی ئەوەی بە ڕسمەوە بەڵە کاک سۆران بابەتی ترکەوەی کە ئەسەر لە وەرزی گەرمادان دیارەبێکمان و زۆرێک لە هاوڵاتیان باڵندە وترێت کە باڵندەکان گەرمان بێ هەندێک دەخرێتە بەرسپلیت هەندێک ئاوی پێکرێت بۆی باڵند فێنکی بێتەوە ینی ڕێگە دروستەکە کامەیە و ئەوانی ئەکرێ دروستە؟ دەستان خۆش پرسیارێکی زۆر جوانە ئەمە لەم کاتا کێشەیەکی زۆر گەورەیە و دوای ئەوەش کێشێکی کرێت لای ئێمە هاوینێت بە پەلە ئەچێ فێنکەرەوەی بۆ دانێت سار دەبێ ئەچێ گەرمکەرەوەی بۆ دانێت کە ئەمە گەورەترین هەڵەیە بە خێوکەرانی باڵندە لە کوردستان ئەیکەن
باڵندە ئەبێ بەو شێوەیە بەخێویکەی کە لە سروشتا هەیە بۆ نمونە تۆ باڵندەیەکێ ناوە تۆ بەرپرسیاری لەو باڵندەیە باڵندە هەتا 4 پلەی گەرما بڵین سەرما زۆر بە ئاسایی بەرگاگرێت کە لە خوارەوەشەوە بەرگاگرێت ئێمە ڤیدۆمان بڵاو کردوێتەوە یا چەند هاوڕێیش کەش بڵاویان کردوێتەوە کەناری کە ناسکترین باڵندەیە بەفرە بارێ قەفەزەکان مووی بەستێتی بەخێوکە لە دەرەوەی داناوە لە هاوینیشە باڵندە ئەبێت تاوەکو چل دەرە ئێماڵێن چل پلەی گەرما لەبەروی بەڵام بە مەرجێک چل پلەی گەرما ئەبێ ئەم باڵندەیە هەوا گۆرچێ هەبێت سێبەر هەبێت یعنی لەبەر هەتاوان نەبێت ئەبێت ئاوی مەلەی لەبەردەما بێت بۆی کە هەستی بە گەرماکرد بچێ مەلە بکات ڕۆژانە چەند پارچەیەکەرەوەز خیاری بۆ دانی بۆی فێنکەرەوە بێت بەڵام شوێنی فڕینی هەبێت باشترین منەژەوەی ئێمە لەم گەرمایەکە پلەی گەرماکاتە 45 و باڵندەی چێوی لە دەرەوە ئەگەڕێ بە شۆ خواردنە بە زستانیشا بە هەمان شێوە واتە ئەوەیە ئەبێ بە خێوکەر یا ئەو کەسەی کە باڵندە ڕاگرێ لە شوێنێکا باڵندەکە ڕاگرێ بە پێی وەرزەکانی خۆی بەهار و هاوین و پاییز وزستان ڕای بێنێت چکە باڵندە خۆی خواوەی دروست کرد یا خۆی وا دروست بووە لە ژێر پێستەکەیە ئێمە هەر لە وەختی خۆی لە ئامادەیش بکەنمانە چاوریەک دروست دەکات بە پێی گۆڕینی بڵین پلەی گەرما ئەم چاوریە ئیپارێزێ علیخاخود بڵین بە شێوەیەکی سادەتر لەشی پلەی لەشی لەگەڵ پلەی گەرمای دەرەوە ئەگونجێنێ بە پێی وەرزەکە. وەڵە زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئەمڕۆ ئامادە بووی لەم تەوەرەیە سپاس بۆ سۆران جەمال شارەزار لە بواری بەخێوکردنی باڵندە کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵ سپاس دەکەین. سپاس بۆ